حکوومەتی داگیرکاری فەڕەنسا زیاتر لە 130 ساڵ وڵاتی جەزایری داگیر کرد. زیاتر لە 1 ملیۆن هاوڵاتی وڵاتی کوشت و ملیۆنانیشی دەربەدەر کرد. لە کاتێکداوە هەستیان کرد کە بۆ هەمیشە جەزایر دەکەن بە خاکی خۆیان و ملیۆنان کەسیان لە ئۆردوگاکاندا لە ئەوروپاوە بۆ هێنا و نیشتەجێکران. بەڵام لە کۆتاییدا گەلی جەزایر ڕاپەڕینی کرد و فەڕەنسیەکان و ئەوانشی نیشتەجێکرابوون لە خاکەکەیان وە دەریاننان. حکوومەتی زایۆنیش لە سەرخاکی فەلەستین کاتیە و سەرەڕای بەهێزی ڕۆژێک دێت بڕوخێت و وە دەربنرێت. لە دوای ڕووداوەکانی ڕۆژانی ڕابردووی مزگەوتی ئەقسا و قودس و هەروەها پەلاماری موسڵمانان لەلایەن جوولەکەکانەوە باشێک لەوانەی خاوەنی بیری ناسیۆنالیزمی کوردین پشتیوانیان لە قەوارەی داگیرکاری ئیسرائیل کرد بە پاساوی ئەوەی ئیسرائیل پشتیوانی لە کورد کردووە و دەکات. بەڵام ئیسرائیل هیچ کات دۆسی کورد نەبووە. بە پێچەوانەوە یەکێک بووە لە وڵاتانی وەک زلهێزەکان دۆزی کوردی بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێناوە. بە تایبەت هاوشێوەی ئەمریکا لە کاتە هەسیارەکاندا پشتی کوردی بەرداوە. ئیسرائیل لە سەدەی ڕابردوودا شۆڕشی کوردی وەک فشارێک بەکارهێنا لە دژی وڵاتانی عەرەبی. بەڵام کاتێک زلهێزەکان عەرەبیان ملکەچ کرد بەرامبەر بە ئیسرائیل ئاشبەتەڵیان بە شۆڕشی کورد کرد و بێ پشتیوانی هێشتنیانەوە. شتێکی ترشێ من لە واشنگتن وەتیقەیەکم دۆزیەوە لە ناشناڵ ئەرکایڤ لە کاتی ئیدارەی کیسنجەر ئەڵێ ئیسنجەر و تەبان نیکسن لە 73 ئەڵێ سادات وتی بابە من ناتوانم سۆڵح بکەم لەگەڵ ئیسرائیلە ئێوە دەعمی وڵاتێکی دەعمی شۆڕشێک تەمەڕودێکەکەن دژ وڵاتێکی عەرەبی من چۆن بتوانم شەقامی عەرەبی. سادات وتی لێمیان پرسی سەرۆکی وڵاتی میسر تەمەڕودە چێ؟ وتی تەمەڕودی کوردان. بەڵێ وتی ئەمە یاخیبوونی کوردانە ئێوە و ئیسرائیل یارمەتێ دەین. کیسنجەر وتی ئێمە گەیشتینە ئەو قەناعەتە ئێمە ئەبێ ئەو شۆڕشە لە بەرژەوەندی ئاسایشی نەتەوەیی ئیسرائیلی ئەو شۆڕشە لە دوای 73 وتی قەناعەتمان پێهێنا نەسەر کەوتووە بێ و نە لە بەرژەوەندیمانە و بەرژەوەندی ئیسرائیلی پێویستەکە ئەو شۆڕشە نەمێنێ. لە دۆسیەکی دیکەدا ئێستا دەسەڵاتی زایۆنی بە هۆیەوەی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا گرژە و بە باشی بەڕێوە ناچێت. خۆی وەک مرۆڤ دۆست و پشتیوانکەری گەلی کورد نیشان دەدات لە باکووری کوردستان. بەڵام هەر دەستگای هەواڵگری ئیسرائیلی بوو کە ڕۆڵی سەرەکی بینی لە دەستگیرکردن و ڕادەستکردنەوەی عەبدوڵڵا وەجالان بە حکوومەتی تورکیا. بە هەمان شێوە سەبارەت بە هەرێمی کوردستان ئیسرائیل لە سەرەتاوە یەکێک بوو لەو دەوڵەتەی بە پەرۆشەوە هانی کوردی دەدا بۆ ئەنجامدانی ڕفراندۆم. ئەوەش وەک کارتێکی فشار و دژایەتیەک دژ بە ئێران و تورکیا. بەڵام پاش ڕفراندۆم و ئەوەی بەسەر کووردا هات نەک حکوومەتی ئیسرائیل پشتیوانی لە کورد نەکرد، بەڵکو بنیامین ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل بڕیارێکی دەرکرد کەیدا قسەکردنی لەبارەی ڕفراندۆمی هەرێمی کوردستان لە بەرپرسان قەدەغە کرد. بەدەرلەوەش بۆ چوونێکی دیکە پشتیوانی لە ئیسرائیل دەکات بەو پاساوی ئەوان مێژویان هەیە لەو خاکەدا و بوونی دەوڵەتێکی جوولەکە شەرعەتی خۆی هەیە. بەڵام ئەوە ڕاستیە بگوترێت ئەم دەوڵەتەی دروست کراوە قەوارەیەکی سەهیۆنی و ڕەگەزپەرستیە وەک دەوڵەتە ڕەگەزپەرستیەکەی لە باشووری ئەفریقا دروست کرا. بەر لە دروستکردنیشی لە فەلەستین بژاردەی ئەوە لە بەردەستدا بوو کە لە ئەرجەنتین یاخود ئۆگەندا و کینیا و ئەفریقیا یەکێکیان دروست بکرێت. بۆیە ئەو قەوارەیە هیچ بنەمایەکی مێژووی نییە و چارەنووسی ڕووخان و لە ناوچوونە.